سڵاو چۆنن؟ بەدوای باشترین مامۆستای فیزیا ئەگەڕێیت. مامۆستانە بەس ئەحمەد محەممەد یەکێکە لە باشترین مامۆستاکانی شاری سلێمانی و ماوەی 17 ساڵە وانەی فیزیا دەڵێتەوە. ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی هەڵکەوتی کوڕان. خاوەنی چەندین ڕێز و سوپاس و ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە هەموو ساڵەکانی پۆلی 12 پلەی پێوانەی تۆمار کردووە بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەوانەی فیزیا لەلایەن خوێندکارەکانی. سەرجەموانەکانی فیزیات بۆ شەرح دەکا بە شێوەیەکی ڕوون و بە ئاسانترین ڕێگا. پرسیارە گرنگەکان بە شێوەی هەڵبژاردن بۆ خوێندکاران ئاسان دەکرێت. دوای تەواوکردنی هەر وەرزێک تاقیکردنەوە بە خوێندکاران دەکرێت. خاوەنی مەلزەمەی تایبەت بە خۆیەتی بۆ وانەی فیزیا بە شێوەی شەرح و هەڵبژاردن و پرسیارە وەزاریەکان بەپێی هەر بەشێک جیاکراوەتەوە. پەیامی مامۆستانە بەس بۆ تۆی خوێندکار. پۆلی 12 داهاتووی تۆیە. لە پەیمانگای سلێمانی داهاتووت بنیاد بنێ. دەتوانن لای ئێمە باشترین وانەکانی فیزیا بخوێنن بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز. باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشی. بە ناوی خوای گەورە و میهرەبان خوێندکارانی ئەزیزم کاتتان باش. لەوانەیە گیتری بەشی دووەمە دەسەکەینەوە بە فیزیای پۆلی 12 زانستی. هەمووشان ئەزانن لە بەشی یەکەمی دەرزی ڕابردوو یان با بڵێ نوانی ڕابردوو ئێمە باسمان لە زەبری خولێنەر کرد کە بە تاو هێما ئەکرا ئەبوو هۆی خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەکی دیاری کراودا بەوەی هێزێکەوە کە ئەمان و توانستی هێزێکە بۆ خولانەوەی تەنێک. لە تەواوکەری بەشی دووەمدا کە بەندی 2x2 ئەچینە سەر بابەتێکی تر کە بریتیە لە خولانەوە و بارنەگۆڕی. خولانەوە و بارنەگۆڕی بابەتێکە کە بەڕاستی ئێمە لە بەشی دووە بابەتی هاوسەنگبوونی تایە و هەروەها بابەتی تری گرنگی تایە کە ئێستا پێویست بە ڕوونکردنەوە ئەکاو ئەوەی کە گرنگ بێ ئەوەی کە لە مەنهەجەکەمان ئاماژەی پێدرا بێت باسیەکەیت. کاتێک کە ئێمە بە نمونە ماجیکە گەیەنینەوە ئەمانەوێت ئەم ماجیکە لە هەوادا هەڵبدەین لە کاتی هەڵدانی ماجیکەکە یا بینین ماجیکەکە دەست بە چی ئەکات؟ دەست بە خولانەوە کات بە دەوری خاڵەکە کە نامانەنا خاڵی تەوەرەی خولانەوە. بۆیە هەموو تەنێک لە کاتی جوڵەکەیدا بە تایبەتی لە جوڵە بە خولەکەیدا یان لە جوڵە جێگۆڕەکەیدا ئەجوڵێت بە دەوری خاڵێکی دیاریکراوە بەو خاڵە ئەوترێت چەقی بارستایی. چەقی بارستایی ئەو خاڵەیە کە دەکرێت هەموو بارستایی تەنەکەی تیا کۆ بکرێتەوە لە کاتی لێکۆڵینەوە لە جوڵە جێگۆڕەکەیدا. ڕوونە لەلات هەموو بارستایی تەنەکەی تیا کۆ ببێتەوە. بۆیە پێویستە بزانم چەقی بارستایی ئەو خاڵەیەکە هەموو بارستایی تەنەکەی لەو خاڵەیە تیا کۆ بۆتەوە لە کاتی لێکۆڵینەوە لە جوڵە جێگۆڕەکەیدا. ئەمە ڕسمێکە لە کتێبەکە دەیە ڕسمی چەکوشێکە کە من نەزانم چەکوشەکە کلکێکی داری هەیە و بەشێکی ئاسنی هەیە. کاتێک کە ئەم چەکوشە لە هەوادا هەڵەدرێت ئەبینیم ئەم چەکوشە جوڵە ئەکات. ئەو جوڵانەی کە ئەکات ئەمەن دوو جۆر جوڵەیە. جوڵەیەکیان پێوتێ جوڵەی چی جێگۆڕ، جوڵەیەکیشیان پێوتێ جوڵەی بەخول. ئەم دوو خاڵە بۆ تۆ گرنگە بیزانیت. ئەو تا کچەکە هاوێژا و لە هەوایە دەچی کرۆ بە جوڵە چەقی بارستاییەکەی هەمیشە جوڵەی چیەکات؟ چەقی بارستاییەکە هەمیشە جوڵەیەکی جێگۆڕەکە لەسەر ڕێڕەوێکی چیە؟ ئەگەر جوان دیقەت بن لەسەر خەتە سوورەکە کە ئەمە ڕێڕەوێکی چییە؟ ڕێڕەوێکی بڕگە هاوتایە. بەڵام خاڵەکانی دەوری چەقی بارستایی جوڵەیەکی چیەکەن؟ جوڵەیەکی بەخول ئەکەن. بە دەوری کوێدا؟ بە دەوری چەقی بارستایی. بۆ نمونە کاتێک کە من ئەلەم ماجیکەکە هەڵەیەم ماجیکەکە کاتێکە لەسەر دەسەندای بنێم هەمومان ئەزانی خاڵی چەقی بارستاییەکەوێتە ناوەڕاستەوە. لە کاتی هەڵدانی ماجیکەکە بۆ سەرەوە و کاتێککە دەست بە خولانەوە ئەکات و جێگەی خۆشی ئەگۆڕێت خاڵەکانی دەوری چەقی بارستایی جوڵەی چیەکەن بە دەوری چەقی بارستاییەکەیانە؟ بە دەوری تەوەرەی خولانەوەکەیانە جوڵەیەکی بەخول ئەکەن. بەڵام خاڵی چەقی بارستایی خۆی لەسەر ڕێڕەوێکی چیە جوڵێت؟ لەسەر ڕێڕەوێکی بڕگاهاوتاوە تا جوڵەیەکی جێگۆڕەکات. بۆ بەتەکید کاریگەری کۆمەڵە شتی لەسرە ئەو شتانەی کە کاریگەریان لەسەرە و یان ئەو قسانەی کە کاریگەریان لەسەر ئێستا باسیەکەیت. بۆیە ئەو دوو خاڵە زۆر گرنگە بۆ پرسیاری وزاری خوێندکاران کاتێک کە چەکوشەکە هەڵەدرێت یان هاوێژاوێک لە هەوایە کاتێککە ئەو تەنە دەست بە خولانەوە ئەکا بە دەوری تەوەرەکەی خۆیدا ئەبێ من بزانم هەمیشە چەقی بارستایی لە جوڵەی جێگۆڕەکە بەڵام خاڵەکانی دەوری چەقی بارستایی جوڵەی بەخولەکەن. چەقی بارستایی لە هەموو تەنە ڕێگەکاندا وەکو خشتەک و گۆ دەکەوێتە چەقە ئەندازەیەکانیان. چەقە ئەندازەیەکان هەموو لەو حونیۆڵێکی هاوچەشن چەقی بارستایی و چەقی کێشکردنان ئەکەوێتە ناوەڕاستەوە. کاڵێن چەقی ئەندازەیی بۆ نمونە کاتێک کە ئێمە گۆیەکمان هەبێت
ئەمە بریتە لە چەق ئەندازەیەکەی واتە ئەم خاڵە بریتە لە چەقی بارستایی. پرسیارمان هەیە لە کتێبەکە کاڵێت پارچە کێکێک یاڵێت شەشپاڵوویەک چەقی بارستاییەکەی تۆ لە تیرەکانیەوە یەک ئەلێرە ئەبێ بەچی ئەبێ بە چەقی بارستاییەکەی واتە چەقە ئەندازەیەکانیان ئەبنە چەقی بارستاییەکانیان هەموو لەو حونیۆڵێکی هاوچەشن. ئەمە بریتێ لە لەوحەیەک کە لە پرسیارەکانی هاوسەنگبوونا زیاترێتە بەردەممان یان نوێڵێکی هاوچەشن چەقی بارستاییەکەیانەکەوێتە ئەم خاڵەوە کە لە هەمان کاتا چەقی چیشە چەقی کێشکردنە یان کێشی تەنەکەیەک و زۆربەی کات چەقی بارستایی و چەقی کێشکردن چین یەک خاڵن. ئەم یەک دوو تێبینیە گرنگە بۆ شێوازی شیکارکردنی پرسیاری تۆ کەواتە چەقی بارستایی گرنگە من بیزانم پێناسەکەی و خاڵەیە هەموو بارستایی تەنەکەی تیاکۆ بێتەوە لە کاتی لێکۆڵینەوە لە جوڵە جێگۆڕەکەیدا. پرسیارێکمان هەیە لە پێداچنەوەی بەندەکە با یەکسەر بەسەرمانە تێنەپەڕێت هەڵە چەقی بارستایی هەرێکێ لەم خاڵانەی خوارەوە دیاری بکە. نامەیە بەسەرمانە تێپەڕێت بۆی یەکسەر وەڵامی پرسیارەکە بینەوە لە پێداچنەوەی بەندی 2 بۆ 2 چەقی بارستایی هەرێکە لەم خاڵانە بە نزیکی دیاری بکە. یەکەم دارێکی 1 مەتری خێ کارانەگەر دیقەت بن کە ئەڵە دارێکی 1 مەتری حسابکە ئەمە بریتە لەو دارێک کە باسمان کردیان ئەو ڕاستەیی کە هەیە ئەمە 0 سانتیمەتر ئەلێرەشە چەند سانتیمەتر 100 سانتیمەتر کەواتە چەقی بارستایی لێرەیە وەکو چەقی کێشکردنەکەشی وایە ئەکەوێتە کوێ شوێنی نیشانەی کوێ 50 سانتیمەتر کەواتە کاتێکا لە دارێکی 1 مەتری شوێنی نیشانەی 50 سانتیمەترەکەیە. کاتێکا لە تۆپێکی بۆڵین نزیک لە چەقی تۆپەکە و کەمێک کور لە دوور لە کونی پەنجەکان بۆ چونکە کاتێک ئەو شوێنانی کە پەنجەکانە چێتە ناوی بارستایی لەویا کەم کردووە لە بەرامبەرە لاکەی تری بارستایەکەی زیایی کردووە. پارچە سەهۆڵێکی شێوە شەشپاڵوو بە تاکی دەکەوێتە چەقی چی پارچە سەهۆڵەکەەوە کێکێکی شێوە پە بکە ئەکەوێتە چەقی کێکەکە کاتێک ئاڵین مۆزێک مۆز ئاگادار بە لە ناوەڕاستیدا بە درێژایی هێڵی چەماوەی ناوەکی مۆزەکە ئەتوانی مۆزەکە لەسەر دەستمان ڕابگریت بۆیە چەقی بارستایی ئەم خاڵانە ئاگادار بە گرنگن و هەمووشیان ئەکرێت بڵێن لە ئیمتیحانی وزاری پرسیاریان تیاات بێتەوە یان پرسیاریان تیا بێتەوە. لەبەرەوە چەقی بارستایی گرنگە تۆ بزانیت کە چییە. ئەچینە بابەتێکی زۆر گرنگ کە بریتە لە زەبری بارنەگۆڕی. زەبری بارنەگۆڕی چییە یان با بڵێن بارنەگۆڕی چییە؟ لە پۆلی 11 دڵنیام کە بارنەگۆڕیت خوێنت. بارنەگۆڕی ئارەزووکردن یان هەوڵدانی تەن بوو بۆ مانەوەی لە بارە تایبەتەکەی خۆیدا کە بریتی بوو لە جوڵەی چی کە بریتی بوو لە جوڵەی جێگۆڕ. بۆیە پێناسەی بارنەگۆڕی بیستووە. بارنەگۆڕی ئارەزووکردنی تەنە بۆ مانەوەی لە باری جوڵەکەی خۆیدا. لەبەرەوەی بارنەگۆڕیە ئەم جوڵەیە کە هەواسمانە کرد جوڵەی چی بوو؟ جوڵەی بەهێڵ بوو کەواتە پێناسەی بارنەگۆڕی ئەوە بوو یان ئەو بارنەگۆڕیەیە کە بەرهەڵستی گۆڕان لە جوڵە چیەکەی ئاکات گۆڕان لە جوڵە جێگۆڕەکەی ئاکات فەرق ناکات چونکە جوڵەی بەهێڵیش بەشێکە لە جوڵەی جێگۆڕ. باشە ئەم بارنەگۆڕیە کێ ئەبووە هۆی گۆڕانکاری بارستایی بە یەکەی چی ئەپێورا کیلۆگرام بند بوو لەسەر چی بند بوو تەنها لەسەر بڕی مادەکە بند بوو لەسەر بڕی مادەکە. ئەمان و کاتێکە بارستایی تەنێک زیاکە بارنەگۆڕەکەشی زیاکات بۆیە بێتە هۆیەوەی کە بەرهەڵستی جوڵەکە بکات جوڵەکەی چی لێکرد جوڵەکەی بۆ کەمەکردینەوە. بەڵام کاتێک کەینە پۆلی 12 و لە پۆلی 12 ئێمە باز لە جوڵەی جێگۆڕ ئەەکەین بەڵام لە ناویشە باز لە جوڵەی بەخولەکەین ئەم بارنەگۆڕی ئەبێ بە چی ئەبێ بە زەبری بارنەگۆڕی. زەبری بارنەگۆڕی زەبری بارنەگۆڕی بەرهەڵستی تەنێکە بۆ هەر گۆڕانێک لە جوڵە بەخولەکەیدا کەواتە ئەمەیان چییە ئەڵێن ئارەزووکردنی تەنە بۆ مانەوەی لە جوڵە بەخولەکەیدا یان ئەتوانم هەردووکیان بڵێم ئەمە بەرهەڵستیکردنە بۆ جوڵەی جێگۆڕ ئەمە بەرهەڵستیکردنە بۆ جوڵەی بەخول. ئەگەر دیقەت بێ هەردووکیان یانی چی هەردووکیان بەرهەڵستیەکەن بۆ ئەوەی چی بۆ هیچ گۆڕانێ لە جوڵەکەیانە ڕوونەیات. لە جوڵەی بەخولدا ئێمە باز لە چیەکەین باز لە زەبری بارنەگۆڕی کەواتە زەبری بارنەگۆڕی نزانین. زەبری بارنەگۆڕی تەبەن بەچی هێما ئەکرێت بە ئای
بە ئای هێماکرێت ئەکاتە چی؟ ئەکاتە ئێم ئار دووجا ئێم ئار دووجا ئێم چییە؟ ئێم بریتیە لە بارستایی تەنەکە ئار چییە؟ هەمووتان ئەزانن بریتیە لە نیوەتیرەکەی ئەو تەنانەی کە لەسەر ڕوویەک خلۆر ئەبنەوە یان ئەو تەنانەی کە هەڵەدرێن بە تەکید بارستاییان هەیە و نیوەتیرەیەکیان هەیە بۆیە ئەڵێم زەبری بارنەگۆڕی بەرهەڵستی تەنێکە بۆ هەر گۆڕانێک لە جوڵە بە خولەکەیدا کە ڕوئەیە. ئایا زەبری بارنەگۆڕی بەچی ئەپێورێت؟ ئەمەن لێرە بارنەگۆڕی کیلۆگرام بوو بەڵام لێرە چییە؟ کیلۆگرام چی؟ مەتر دووجا کیلۆگرام مەتر دووجا بریتیە لە چی؟ بریتیە لە یەکەکەی. زەبری بارنەگۆڕی بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر بارستایی تەنەکە بەندە لەسەر بارستایی تەن واتە بە زیادبوونی بارستایی تەن زەبری بارنەگۆڕی چی دێت؟ زەبری بارنەگۆڕی زیادەکات. دووەم بەندە لەسەر چی؟ شێوەی تەن شێوەی تەن. سێم بەندە لەسەر چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوەکەدا کەواتە چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوەیە کاریگەری هەیە لەسەر خولانەوە و با زەبری بارنەگۆڕی تەنەکە بەڵێ بە تاکید کەواتە ئەگەر دیقەت بێی بارنەگۆڕی تەنێک بوو لە جوڵەی جێگۆڕا تەنها بەند بوو لەسەر بڕی مادەکەوی چیتر بەڵام زەبری بارنەگۆڕی بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر بارستایی تەن بە زیادبوونی زیادەکە بەندە لەسەر شێوەی تەن و بەندە لەسەر چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوەیە کە ئەمە بەڕاستی هەرسێکیان گرنگن ئەکرێ پرسیارێکی وزاری بێت بڵێ زەبری بارنەگۆڕی تەن بەندە لەسەر ئەی بارستایی تەنەکە بی شێوەی تەنەکە سی چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوە دی هەموو وەڵامەکان ڕاستن بە تاکید ئێمە ژەڵێن هەموو وەڵامەکانمان ڕاستن. ئەمە بریتیە لە زەبری بارنەگۆڕی کە وتمان بە کیلۆگرام مەتر دووجا ئەپێورێت و ئەم خاڵانش گرنگە کە ئێمە بیزانین. ئەمجا ئایا لە یەکچوون هەیە لە نێوان زەبری بارنەگۆڕی و بارنەگۆڕی؟ بەڵێ بە تاکید ئەمە پرسیارێکی پێداچوونەوەی بەشەکەشمانە. وتمان ئەم بەرهەڵستیە بۆ جوڵەی جێگۆڕ ئەم بەرهەڵستیە بۆ جوڵەی بەخول کەواتە ئەمە جیاوازیە ئەم بە مەتر ئەپێورێت یەکەکەی ئەم بە کیلۆگرام مەتر دووجا ئەم بەندە لەسەر بڕی مادەکە ئەم بەندە لەسەر ئەم سێ خاڵەی کە باسمان کرد لە یەکچوونەکەیان ئەوەیە کە بەڕاستی هەر هەمویان چین پێوەری بارنەگۆڕین بۆ جوڵە واتە ئەو تەنانەی کە بارنەگۆڕی یان زەبری بارنەگۆڕەکەیان زۆر بێت باری جوڵەکەیان ڕوو لە چییە؟ باری جوڵەکەیان ڕوو لە کەمبوونەوەی و هێواشبوونەوەیە. ئەمە بەنیسبەت زەبری بارنەگۆڕی کە چەند شێوەیەکمانەیە کە ئێمە ئەڵێن بەندە لەسەر شێوەی تەنەکان ئەم خشتەیە خشتەی کتێبەکە دەخوێنکاران بەڕاستی گرنگە هەمووی وەکو خۆی لەبەر بکەیت و پێویستە تۆ بزانین خشتەکە چۆن چۆنی لەبەر ئەەکەیت. ئاگادار بە ئەم خشتەیە وەکو پێویست لە کتێبەکە جوان ڕوونی کردوێتەوە و لێرەش چەند قسەیەکی تری لەسەر ئەەکەین لێرە چەند ڕوونکردنەوەیەکی پێویستی تری لەسەر ئەین. بۆ نمونە ئەڵێ ئەڵلقەیەکی تەنێک یان لولەکێکی تەنەک فەرق ناکە ئەڵلقەی تەنەک یان لولەکێکی تەنێک بە دەوری تەوەرەکەیدا کاتێک کاڵێن بە دەوری تەوەرەکەیدا ئەمە بریتیە لە ئەڵلقەکە ئەمە تەوەرەکەیەتی کاتێک ئەم ئەڵلقەیە دەست بە جوڵە ئەکات بە دەوری تەوەرەکەیدا یان هەر تەنۆلکەیەک لەسەر ئەڵلقەکە بجوڵێت ئەو کاتە بۆ ئەمە کە وتمان ئەڵلقەیە زەبری بارنەگۆڕیەکەی ئەکاتە چەند؟ ئەکاتە یەک ئێم ئار دووجا یەک ئێم ئار دووجا واتە لێرەیە ئەمە زۆرترین زەبری بارنەگۆڕی هەیە کە ئەڵلقەیەکە کاتێک بە دەوری تەوەرەکەیە چیەکات؟ بە دەوری تەوەرەکەیە دەست بە خولانەوە ئەکات. پاشان ئەڵێ ئەڵلقەیەکی تەنێک بە دەوری تیرەکەیدا ئەمیش هەڕوونە ئەمە هەمان ئەڵلقەی پێشووترە بەڵام ئەم جارەیان ئەگەر بە دەوری چیا بجوڵێت یان بخولێتەوە بە دەوری تیرەکەیدا یان ئەگەر بڵێ چی؟ ئەگەر بڵێ پەپکە یان ئەگەر بڵێ خلۆکە یان بڵێ ڕەوڕەوە یان بڵێ لولەک هەموو ئەم قسانش هەر هەمویان هەمان زەبری بارنەگۆڕیان هەیە ئەبێ بە چەند؟ یەک لەسەر دوو ئێم ئار دووجا یعنی نیو یەک لەسەر دوو ئێم ئار دووجا واتە نیو ئەمە بریتیە لە پەپکەیەک یا خلۆکەیەک یان ڕەوڕەوەیەک یان لولەکێک یان ئەگەر بژڵێ ئەڵلقەیەک بە دەوری چییە؟ ئەڵلقەیەک بە دەوری تیرەکەیدا کەواتە ئاگادار بە جیای بکەرەوە ئەڵلقەیەک بە دەوری تەوەرەکەیدا ئێم ئار دووجایە بەڵام هەمان ئەڵلقە بە دەوری تیرەکەیدا دەست بە خولانەوە بکات ئەبێ بە نیو ئێم ئار دووجا. ئەوەی کە گرنگە دوو شێوەی تریشمان هەیە لەسەر ئەم بابەتە کامیش بریتیە لە گۆی پتە و ئەمیش بریتیە لە گۆی پتە و لەگەڵ گۆی ناوبۆش. گۆی پتە و لە
تۆپی بۆڵینگ یان گۆی بتە و زەبری بارنەگۆڕیەکەی 2/5 چییە؟ MR دووجا 2/5 MR دووجا. بەڵام گۆی ناوبۆش زەبری بارنەگۆڕیەکەی یان جاری وایە پێماڵێت تۆپی سەبەتە کە لە کتێبەکەش هەمان پرسیارمان هەیە زەبری بارنەگۆڕیەکەی ئەکاتە 2/3 چی MR دووجا. کەواتە ئەگەر دیقەت بە ئێستا ئەم چوار شێوە سەرەکیەمان هەیە چونکە ئێسەمە دوو دانایان دووبارە بووەوەیە یەکە ئەڵلقەیەکە بە دەوری تیرەکەیە ئەوی تریشان تەنۆرکەیەکە لەسەر ئەڵلقەکە هەمان زەبری بانەگۆڕی هەیە. کەواتە ئەم چوار شێوەیە گرنگە تۆ بیزانیت بەدەل لەم شێوەیە ئەمە شێوەی چیانەیە شێوەیەکی گۆی یان شێوەیەکی بازنەییان هەیە یان ئەتوانم بڵێم خلۆکەن یا ئەڵقەن یان گۆی بتەون یان گۆی ناوبۆش. ئەگەر دیقەت بێ بەردەمی هەموو ژمارەکان بەردەمی هەموو MR دووجاکان جیاوازن. یعنی چی؟ یعنی شێوەکانیان جیاوازن کە ئەمە یەکە شێوەیەکی تایبەت بەخۆی هەیە کە کێیە کە ئەڵلقەیە ئەمەیان بۆ بە 1/2 بۆ بە پەپکەیان خلۆکە ئەمەیان بۆ بە 2/5 شێوەکەی گۆڕاوە بۆ بە گۆی بتە و ئەمەیان 2/3 واتە گۆی ناوبۆش. دوو حاڵەتی ترمان هەیە دوو تەنی ترمان هەیە دوو توڵی ڕێکمان هەیە توڵێکی تەنێک ئەگەر توڵێکی تەنێک یان توڵێکی باریک بە دەوری تەوەرێکی ستون لەسەر بە چقەکەیدا بڕوات دیقەت بە ئەمە بریتە لە توڵێک ئەم توڵاگەر بە چقەکەیە بڕوات و دەست بکا بەچی دەستکا بە خولانەوە من ئەزانم درێژێکیشی هەیە ئەو کاتە ئەکاتە 1/4 چەند 1/12 ML دووجا بۆیە بە چقەکەیە بڕوات دیقەت بە زەبرێکی بارنەگۆڕینی هەیە هەمان توڵ ئەگەر دروست بکەمەوە بەڵام ئەم جارە با بە لایەکیا بڕوات وەکو ئێرە ئەمەی کردەوە بە تەوەری خولانەوە کاتێککە دەست بە جوڵە ئەکات ئەبینم بووە بە چەند 1/3 ML دووجا. بۆیە ئەگەر تەوەرەی خولانەوە لە ناوەڕاستا بێت 1/12 زەبرێکی بارنەگۆڕی کەمی هەیە و خولانەوەی ئاسانترە بەڵام ئەگەر لە لاکانیەوە بێت ئەو کاتە بێ بە 1/3 بەتەکی زەبری بارنەگۆڕەکەی زیاکات خولانەوەی لە چاو تووڵەکەی کە بە ناوەڕاستەکەی ئاڕوات چییە ئاسانتر نییە و وەکو ئەو نییە لە بەرەوەی زەبری بارنەگۆڕەکانیان جیاوازە. کەواتە هەر یەکەیان تایبەت بە خۆی زەبرێکی بارنەگۆڕیان هەیە. ئەم زەبرە بارنەگۆڕیانە هۆکارە بۆ ئەوەی کە پێمان بڵێ ئایا کامیان لەسەر ڕوویەکی لێژ ئەگەر بێنە خوارەوە خێراترن و کامیان هێواشترن. خوێنکاران ئەم بابەتە گرنگە و زۆر ساڵ لە ئیمتحانی وزاری 2 دەرەجەی تیا مسۆگەر ئەەکەی بۆ خۆت ئەگەر بە وردی دیقەتی بیت هەڵێن کاتێک تەنێک دەخولێتەوە تاوەکو بارستایی دوور بێ لە تەوەری خولانەوە ئەوە زەبری بارنەگۆڕەکەی چی دێت زیاد دەکات لە ئەنجامدا خولانەوەی تەنەکە چی دێت گرانە بێت قورسە بێت. بۆچی؟ چونکە پێویستی بە زەبرێکی چیترە زیاترە. بۆ نموناگە دوو گۆ هەمان بارستایی هەمان نیوەتیریان هەبێت یەکێکیان ناوپەڕەوی تریان ناوبۆش ئەوە گۆی ناوبۆشەکە زەبری بارنەگۆڕەکەی گەورەترە بۆ چونکە بارستایەکەی هەمووی لەسەر کێ دابەش بووە بارستایەکەی هەمووی لەسەر چیاوەکەی دابەش بووە بەڵام گۆی ناوپڕەکە بارستایەکەی هەمووی بەسەر چیا دابەش بووە بەسەر قەبارەکەی دابەش بۆیە زەبری بانەگۆڕەکەی کەمترە. ئالێرە ئەم تێبینیە گرنگە تۆ بیزانیت و هەموو خوێنکارێکی پۆلی 12 لە بەشی دووەما بزانێت تاوەکو زەبری بانەگۆڕی کەم بێت خولانەوە چی دێت ئاسانە بێت. مامۆستا واتە چی تاوەکو زەبری بانەگۆڕی کەم بێ خولانەوە ئاسانە بێت؟ ئەمە بریتی بوون لە شێوەکانی کە باسمان کرد. دیقەت بن ئەگەر پرسیارێکت بۆ بێتەوە لەم بابەتە بڵێ ڕوویەکی لێژمان هەیە ئەگەر گۆیەکی پتە و گۆیەکی لولەکێکی پتە و لولەکێکی ناوبۆش کە هەمان بارستایی و هەمان نیوەتیرە ینی بارستایی نیوەتیرەیانم یەکسانە باوا دابنیت ئەمە بریتە لە ئەڵلقەیەک ئەمەش بریتە لە لولەکێک ئەمەش بریتە لە گۆیەکی پتە و بارستایی نیوەتیرەکانیان یەکسانە یعنی باوا دابنێن بارستاییەکە 1 کیلۆگرامە با بڵێ نیوەتیرەکەش R.25 مەترە. ئەو کاتە مادەم بارستایی نیوەتیریان یەکسانە کەواتە بارستایی نیوەتیرە هیچ کاریگەریەکی نییە لەسەر هاتنە خوارەوەیان لەسەر ڕۆی لێژەکە. ئەگەر ئەمە ڕۆلێژەکە بێت لەسەر ئەم ڕۆلێژە ئەم تەنانە بێنە خوارەوە پرسیارەکە لە چی کامیان زووتریە نەخوارەوە. ئێمە دووشت گرنگە بۆ پرسیارەکە بیزانین. ئەگەر ڕۆلێژەکە ڕوویەکی لێژی زبر بێت یعنی هێزی لێخشاندن هەیە واتە بەرهەڵەستی پیشانە درێ بەرامبەر بە جوڵەکەیان بەڵێ بەتەکید ئەو کاتە وەکو یەک نایەنە خوارەوە. ئەڵێن یەکەم جار کێیەتە خوارەوە گۆیە پتەوەکە. بۆ ئەگەر ئێمە بەردەم ئەم ژمارانە وەرگین هەمویان بارستایی نیوەتیریان یەکسان بێت ئەم هەرکاتەوە چەند 1 کیلۆگرام مەتر دووجا ئەمەیانە کاتە چەند 0.5 کیلۆگرام مەتر دووجا ئەمەیانە کاتە چەند 0.4 کیلۆگرام مەتر دووجا ئەمەیانە کاتە
6 کیلۆگرامەتر دووجا. بۆیە ئەگەر ئەم چوار شێوەیە لەسەر ئەم ڕۆلێژە بێنە خوارەوە کامەیان کەمترین زەبری بارنەگۆڕی هەبوو ئەویان زۆرترین چی هەیە زۆرترین خولانەوەی هەیە و بە ئاسانی خۆی گەێنێتە دامێنی ڕۆلێژەکە. بۆیە یەکەم جار کامیان زووترێتە خوارەوە لەسەر ڕۆلێژەکە گۆیەبتەوەکە وانە بۆ چونکە گۆیەبتەوەکە چی هەیە کەمترین زەبری بارنەگۆڕینی هەیە. ئێمەش باسمان کرد تاوەکو زەبری بارنەگۆڕی کەم بێت خولانەوە چی لێت ئاسانە بێت. باشە خولانەوە ئاسان بێ ینی خێراتر خۆی گەێنێتە کوێ خۆی گەێنێتە دامێنی ڕۆلێژەکە. لە دوای ئەو لە دوایەوە ئەمەیتریان کە بریتە لە پەپکەکە پاشان گۆیە ناوبۆشەکە پاشان ئەڵخەکە چوارەم جارە و لە هەمویان تەمەڵترە و درەنگترێتە خوارەوە. کەواتە ئایا شێوەی تەنەکان کاریگەری هەیە لەسەر هاتنە خوارەوەی تەنەکان؟ بەڵێ شێوەکان ئەبێتە هۆی ئەوەی کە یەکیان خێراتر بێ یەکیان هێواشتر بێت بەڵێ چونکە شێوەکان چین بۆ دیاریەکات زەبری بارنەگۆڕیەکەم بۆ دیاریەکات. بۆیە ئەڵێم چی ئەگەر گۆیەکی پتە و لولەکێکی پتە و لولەکێکی ناوبۆش هەمان بارستایی هەمان نیوەتیرەشیان هەیە بارستایی نیوەتیرەکانیان چین یەکسانن لەسەر ڕوویەکی لێژ بێ خلیسکان خلۆر ببنەوە نابێ بەخلیسکێن کامیان زووتر دەگات گومانی تیانە یەکەم جار ئەڵێن کامیان گۆیەبتەوەکە پێشەمیانەگات چونکە زەبری بانەگۆڕەکەی کەمە و لە هەمویان خێراتر و باشتر دەگاتە خوارەوە ئاسانترە خولێتەوە پاشان لولەکە پتەوەکە و ئینجا لولەکە ناوبۆشەکە. ئەگەر لەم پرسیاری پێشووە خوێنکاران ئەگەر لەم پرسیاری پێشووە پێت بڵێ هەرسێکیان لەسەر ڕۆلێژەکە دەخلیسکێن باشە خلیسکان واتە لێخشاندنمان نییە ئەو کاتە کە هێزی لێخشاندنیش نەبێت هەرسێکیان چۆن هێنە خوارەوە لێ کاتایەنە خوارەوەتە هیچیان پێش هیچیان ناکەوێت بۆ چونکە لەویایە ئەخلیسکێن و هەمویان لە هەمان کاتاگەنە خوارەوە. هەر بۆ ڕوونکردنەوەی ئەمە پرسیارێک لە کتێبەکەمان هەیە ئەڵێ بۆچی هەندێک جار یاریزانی بیسبۆڵ دارەکە لە ناوەڕاستیان لە خاڵەکانی نزیک چقەوە دەگرن. یاریزانی بیسبۆڵ هەوڵەیات هەمیشە کەمترین هێز بەکاربێنێ کەمترین زەبر بەکاربێنە هێز بەکاربێنە ئەف بۆ ئەوەی یاریەکە بەردەوامی پێبات کەواتە ئەڵێ بۆ ئەوەی یاریزانەکە لە زەبری بانەگۆڕی دارەکە چی لێ بکات کەم کاتەوە بەهۆی کەمکردنەوەی بارستایی خولانەوە نیوەتری خولانەوە دەبێتە هۆیەوەی کە دارەکە بە ئاسانی چی بکات بخلێنێتەوە. کەواتە یاریزانی بیسبۆڵ بۆچی هەندێک جار دارەکە لە ناوەڕاستەوەگرێت بۆ ئەوەیە لە زەبری بارنەگۆڕی دارەکە چی لێ بکات کەم بکاتەوە و هەمیشە خولانەوە بۆ خۆی چی لێ بکات ئاسان بکات چونکە ئێمە باسمان کرد کاتێککە زەبری بارنەگۆڕی دارەکە کەمەکات خولانەوە چی لێت ئاسانە بێت ئاسانە بێت یعنی چییە بێت یعنی زۆرە بێت ئەو کاتە هەمان ئەو تەنەی کە بەدەستیەوێتی هێزیەکی کەمتری بۆ بەکارێنێ بۆ خولانەوەکەی. ئەمە بەنیسبەت ئەوەی کە لە بیدایەتی بەشی بەندی 2 بۆ 2 هەیە پێویستە تۆ بیزانی لەسەر زەبری بانەگۆڕیت ئەمە گرنگ بوو تۆ بیزانیت کەواتە زەبری بانەگۆڕەکان ئاگادار بە شێوەکانیان وەکو پێویست وەکو کتێبەکە و وەکو خۆی بێ لەبەرێ بێت هەر یەکە تایبەت بە خۆی بڕێکی هەبوو و ئەو شێوانە پێ ئەوتین کە بەردەمی ئێمە ڕووجاکە چەنی بۆ دانێن. ئەمە بەنیسبەت بابەتی زەبری بانەگۆڕی. باش باش ڕێکۆردیان بابەتی دوای ئەوەمان لە بەشی دووەم بابەتێکی زۆر گرنگە کە بەداخەوە زۆرترین خوێندکاری پۆلی 12 کێشەی تیا هەیەویش چییە؟ بابەتی هاوسەنگ بوون. بابەتی هاوسەنگ بوون کە لە بنەڕەتا خۆی بابەتێکی ئاسانە و زۆرترین خوێندکار ئەتوانێت سوود لەم ڤیدۆیە وەربگرێت یان سوود لەم وانەیە وەربگرێت بۆ ئەوەی لە لای ئاسان بێت. هاوسەنگ بوون بارێکە تەن تیایدا چییە؟ وەستاوە یان ئەجوڵێت بە خێراییەکی چی؟ ئەجوڵێت بە خێراییەکی نەگۆڕ. ئەمیش هەر لە پۆلی 11 خوێندوتە هەر تەنێک لەباری وەستاودا بێت یان بجوڵێت بە خێراییەکی نەگۆڕ ئەڵێنەوە تەنە تەنێکی چییە؟ هاوسەنگە. کەواتە پێناوسەی هاوسەنگ بوون گرنگە هەموو تەنێکی وەستا یان جوڵاو بە خێراییەکی نەگۆڕ
ئەڵێن تەنێکی هاوسەنگە. ئێمە ئێستا دوو بابەتمان هەیە، دوو مەرجمان هەیە لە پۆلی 12 بۆ ئەوەی تەنێک لەباری هاوسەنگبوون دابێت. مەرجێکیان بریتە لە هاوسەنگبوونی جێگۆڕ، مەرجێکیشیان بریتە لە هاوسەنگبوونی بەخول. کەواتە کاتێک کە باز لە هاوسەنگبوونەکرێت جارە پێویستە گرنگە پێناسەکەی بزانێت. وتمان ئەو بارەیە کە تەن تیایدا چییە؟ وەستاوە یان چییە کات؟ دەجوڵێت بە خێراییەکی چی؟ بە خێراییەکی نەگۆڕ. ئەو تەنە باوادا بنین ئۆتۆمبیلێکە، ئەو تەنە باوادا بنین پاسکیلێکە، ئەو تەنە کاتێک کە وەستابێت یعنی خێراییەکەی سفرە، خێرایی نییە. یان با بڵێن ئەژوڵێت بەڵام خێراییەکەی خێراییەکی نەگۆڕە. ئەو کاتە ئەڵێن تەنەکە لەباری هاوسەنگبوونایە. ئێمە تەن دوو جۆر هاوسەنگبوونی هەیە. هاوسەنگبوونێکیان پێوتێت هاوسەنگبوونی چی؟ هاوسەنگبوونی جێگۆڕ. هاوسەنگبوونێکیشان پێوترێت هاوسەنگبوونی بەخول. کەی تەن ئەبێت بە هاوسەنگبوونی جێگۆڕ؟ واتە چ کاتێک بە تەنێک بڵێن ئەو تەنە لەباری هاوسەنگبوونی جێگۆڕایە، تەمەن مەرجی یەکەمە. مەرجی یەکەم بریتە لە چی؟ ئەگەر تەنێک وەستاو بێت، هەموو تەنێکی وەستاو یەکسەر ئەڵێم ئەو تەنە لەباری هاوسەنگبوونی چییە؟ هاوسەنگبوونی جێگۆڕ. کاتێک تەنەکە وەستاو بێت بە هەمان شێوە هەر لەم لەباری هاوسەنگبوونی چییە؟ بەخول. کەواتە هەموو تەنێکی وەستاو خوێنکاران، هەموو تەنێکی وەستاو هەمیشە هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی تایە؟ بەڵێ. بۆ ئەو تەنە وەستاوە جوڵەی جێگۆڕی نەکردووە جوڵەکەی بگۆڕێت، یان نەخولاوەتەوە گۆشە خێرایەکەی زیاد و کەمکە. کەواتە وەکو وایە جێگۆڕ و بەخولەکەی لەباری چیا بن؟ لەباری هاوسەنگبوونا بن. ئەمە مەرجی قسەی یەکەم کە پێویستە هەموو تەنێکی وەستاوە من بڵێم هەردوو مەرجەکەی تیا دێتە دی. دووەم، ئەگەر بێت و ئەو تەنە بجوڵێت بەڵام بەچی؟ بە خێراییەکی نەگۆڕ. باشە بە خێراییەکی نەگۆڕ یعنی تاودان چەند بێت؟ سفر بێت. هەر کاتێک ئەکرێت تەنێک بجوڵێت و هاوسەنگ بێت بەڵێ، بەڵام مەرجی هەیە بێ بڵێن خێراییەکەی چییە؟ نەگۆڕە یان تاودانەکەی چەنە؟ سفرە. ئەی بۆ جوڵەی بەخول ئەڵێن ئەگەر بێت و ئەو تەنە بخولێتەوە بەڵام بەچی نەگۆڕ؟ بە گۆشە خێراییەکی نەگۆڕ. واتە گۆشە تاودانەکەی چەند بێت؟ سفر بێت. واتە گۆشە تاودانەکەی سفر بێت. کەواتە هەر کاتێک تەنێک وەستاو بێت یان بجوڵێت بە خێراییەکی نەگۆڕ ئەڵێم تەنەکە لەباری هاوسەنگبوونی چییە؟ جێگۆڕایە. هەر کاتێک تەنێک وەستاو بێت یان بخولێتەوە بە گۆشە خێراییەکی نەگۆڕ واتە گۆشە تاودانەکەی سفر بێت ئەڵێم لەباری هاوسەنگبوونی چییە؟ ئەڵێن لەباری هاوسەنگبوونی بەخولایە. دوایەوە ئەگەر بێت و سێەم بەرەنجامی هێزەکانی سەر تەنەکە سفر بێت، یعنی چی؟ باوا دابنین ئەمە بریتیە لە تەنێک چەند هێزێک کاری تێکات، هێزێک لەسەرەوە کاری تێکات، هێزێکیش لە خوارەوە کاری تێکات لە هەمان خاڵدا. ئەگەر بێت و بەرەنجامی هێزەکانی سەر تەنەکە سفر بێت، بەرەنجامی یعنی سەمەیشنی F یەکسان بێت بە سفر. خوێنکاران ئاگادار بە ئەکرێ ئەم بەرەنجامە لەسەر تەوەرەی ئێکس کاری تێ بکات و سفر بێت. ئەکرێ لە هەمان کاتە بەرەنجامیشمان لەسەر تەوەرەی وای هەرچەند بێت، هەر سفر بێت. کەواتە بەرەنجامی هێز لەسەر ئەو تەنە سفر بێت. هێزمان هەیە بەڵام بڕەکانیان یەکسانە و دژ ئاراستن، ئەو کاتە بەرەنجامەکانیان ئەکاتە سفر. بۆیە ئەم مەرجە بۆ شیکارکردنی پرسیارەکان بەکارێنین بۆ باری هاوسەنگبوونی چی؟ جێگۆڕ. ئەی لە هاوسەنگبوونی بەخولە ئەڵێن ئەگەر بەرەنجامی زەبرەکان لەسەر تەن سفر بێت، یعنی بەرەنجامی زەبر سفرە، واتە ئەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میلی کاتژمێر یەکسانە بەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر. بۆ نمونە تۆ تۆپێکت هەیە بەم ئاڕاستەیە کاتێککە لێرەوە هێزێک کاری تێکات ئەبێتەوەی خولانەوەی بە ئاڕاستی میلی کاتژمێر هێزەکە با دابنین دەنیوتنە. لە هەمان خاڵدا هێزێکی تر بە پێچەوانەیە ئەو کاری تێکات ئەویش دەنیوتنە،
من ئەزانم ئەو دوو هێزە زەبر دروستەکەن ئێوە دوو هێزە زەبر دروستەکەن لەبەرەوەی بڕەکانیان یەکسانە و کار لە هەمان خاڵەکەن واتە باسکەکانیشان یەکسانە هەمان زەبر دروستەکەن بەڵام بە ئاراستەیەکی چی پێچەوانە ئەمیانە بێت بە میدی کاتژمێر ئەمیانە بێت بە پێچەوانە میدی کاتژمێر ئەو کاتە بەرەنجامی زەبرەکانی جەبێت بە چەند بەرەنجامی زەبرەکانی جەبێت بە 0 ئەمە ئەو بەرجانن کە پێویستە بێتە دی بۆ ئەوی تەن لە باری چیا بێت هاوسەنگ بوون بە خێرایی بۆت ئەڵێمەوە بۆ تێگەیشتنی خۆ چونکە کۆمەڵێک پرسیارمان هەیە پرسیاری شەرحن و ئەو پرسیارانە ژوونکردنەوەیان پێویستە هەموو تەنێکی وەستاو یان جوڵاو بە خێراییەکی نەگۆڕواتە تاودان 0 بێت یان بەرەنجامی هێزەکانی کارەکەنە سەرتەنەکە 0 بێت هەمیشە لەباری هاوسەنگبوونی چیە جێگۆڕ ئەمە بریتە لە مەرجەکانی هاوسەنگبوونی جێگۆڕ هەموو تەنێکی وەستاو یان خولانەوە بکات بە گۆشە خێراییەکی نەگۆڕواتە گۆشە تاودان 0 بێت یان بەرەنجامی و زەبرانی کار لە تەنەکەکان 0 بن ئەو کاتەژە بێ بمەرجی چی هاوسەنگبوونی بەخول هەر تەنێک ئەم مەرجانە لە هەردوو لاتیایە بێت ئەڵێم لەباری هاوسەنگبوونی تەواودایە یعنی هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی هەیە بەڵام هەندێک نمونەمان هەیە تەنها جێگۆڕی هەیە هەندێک نمونەشمان هەیە تەنها هاوسەنگبوونی چی هەیە بەخول نمونە ئەگەر بێنینەوە پانکە ئێمە ئازانی بە شێوەیەکی گشتی ئەگەر وەری بگرین جوڵەی پانکە جوڵەیەکی بەخولە ئەگەر پێ دڵێ پانکەیەک بە دەوی تەوەرەکەی خۆی دادەستی کرد بە خولانەوە ئەم پانکەیە من ئەزانم جێگۆڕ ناکات بە شکلی ئام هەموو پانکەکەڵێم واتە پانکەکە لە سەقفەکەەوە جێ خۆی ناگۆڕە بچێت لە خاڵێکی تر ئەگەر پێت بڵێ پانکەکە بە گۆشە خێراییەکی نەگۆڕ دەخولێتەوە ئەڵێم هاوسەنگبوونی جێگۆڕیشی هەیە و هاوسەنگبوونی بەخولیشی هەیە بۆ چونکە لە بنەڕەتا خۆی جێگۆڕی هەر نییە جێگۆڕەکەی وەکوایە لەباری وەستاوا بێت مادەمەڵێت گۆشە خێراییەکەی نەگۆڕە کەواتە هاوسەنگبوونی جێگۆڕیش و بەخولی هەیە بەڵام کاتێک کە پەنجە ئەنیت بە کارەبای پانکەیەک و داگرسێنیت من نەزانم گۆشە خێراییەکەی چی لێت زیاکات ئەگەر پێیوتی پانکەیەکی سەقفی بە گۆشە خێراییەکی گۆڕا دەستی کرد بە خولانەوە ئەڵێم تەنها هاوسەنگبوونی چی هەیە جێگۆڕی هەیە بەڵام هاوسەنگبوونی بەخولی نییە لێرەشا کۆمەڵێک نمونەمان هەیە هەر لە پێداچنەوەی بەندەکەیە گرنگە ئەمیش لەسەری بۆسین و بیزانین بۆ ئەوی بتوانین ئەمیش بە هەمان شێوە 2 دەرەجە بۆ خۆمان مسۆگەر بکەین و نەکەوینە هەڵەوە خوێنکارانم بابەتی هاوسەنگبوونە بەڕاستی گرنگە تایە ور ببیتەوە ئەو وربوونەوەیش ئێستا دەسەکەین بە شیکارکردنی پرسیارەکان و بۆ تۆ ئاسانە بێت ئەڵە دیاری بکە کام لە دوو مەرجەکەی هاوسەنگ بوون پرسیاری چوارەمی پێداچنەوەی بەندی 2 کام لە دوو مەرجەکەی هاوسەنگ بوون بەدی دێت لە هەریەکە لەم بارانەی خوارەوەدا ئەلف تای پاسکیلێک لەسەر ڕێگەیەکی تەخت بە گۆشە خێراییەکی نەگۆڕ خلۆر دەبێتەوە ێ باشە من وشەی چی ئەبیستم خلۆر بوونەوە ئەم تایە لە شوێنی خۆیان نیەتی هەڵگەڕاوە بێت تایەکە بخولێتەوە نا تای پاسکیلێک لەسەر ڕێگەیەکی تەخت بە گۆشە خێراییەکی نەگۆڕ خلۆر دەبێتەوە باشە ئەگەر گۆشە خێرایی نەگۆڕ بێت نابێ خێراییەکی نەگۆڕی چیە بێت ئەوەی پێبەخشی بێت کەواتە ئاڵین هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی هەیە بۆ ئەو کاتێک گۆشە خێرایی نەگۆڕە و خلۆریش ئەبێتەوە ینی جوڵەی جێگۆڕی ژەکات کەواتە خێراییەکەشی چییە نەگۆڕە بۆ ئەڵەم خێرایی گۆشە خێرایی نەگۆڕە ئاگادار بەم تەنە وەستاو نییە ئەم تەنە جوڵاوە بەڵام بە خێراییەکی نەگۆڕ و بە گۆشە خێراییەکی نەگۆڕ ئەڵێم لەباری هاوسەنگبوونی تەواودا ینی جێگۆڕیش و چیشی هەیە بەخولیشی هەیە پاسکیلێک لەسەر ڕێگەیەک وەستێنراوە ئیتر هیچ خۆمی بۆ ئازێت نایە بڵێم وڵا ئایا وەستاوە کام هاوسەنگبوونە هەموو تەنێکی وەستاو هەمیشە هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی هەیە ینی لەباری هاوسەنگبوونی تەواودایە تایەکانی ئۆتۆمبیلێک هێواش دەبنەوە بە تەکید ئەمە ئۆتۆمبیلش خۆ لە شوێنی خۆیان تایەکانی هێواش نابێتەوە بۆ وەستاوی شتیوان نابێت تایەکان هێواش دەبێتەوە یانی ئەمیش خلۆر بۆتەوە یانی ئەمیش جوڵاوە باشەگە تایەکان هێواش بنەوە ینی گۆشە خێرایی چی هاتووە گۆڕاوە ئەو کاتە گۆشە تاودان 0 نییە ئەگەر گۆشە خێرایی گۆڕابێت ینی چ شتێکی خێرایی کرد سیارەکەش گۆڕاوە خێراییەکەی کەواتە تایەکانی ئۆتۆمبیلێک هێواش دەبنەوە واتە خێرایی و گۆشە خێرایی نەگۆڕ نییە بۆ ئەڵێ نە هاوسەنگبوونی جێگۆڕی هەیە و نە هاوسەنگبوونی بەخولی هەیە ئەمە بەنیسبەت لقی جیم لقی دال تۆپێک لە هەوادا دەڕوات تۆپێک لە هەوادا دەڕوات تەنها هاوسەنگبوونی چی هەیە بەخول باسی چی نەکردووە باسی خولانەوەی نەکردووە وایە وتوێتی لە هەوادا ئەڕوات یعنی جێگە ئەگۆڕێت و کاتێک کە تۆپەکەش لە هەوادا ئەڕوات جوڵەیەکی جێگۆڕ ئەکات واتە ئەو تەنها جوڵەی جێگۆڕی هەیە و جێگۆڕەکەشی گۆڕاوە چکە من نەزانم تۆپێک
لە هەوادا دەڕوات بە تاکی خێرایەکەی گۆڕێت یا ناگۆڕێت نەیوتۆ بە خێرایەکی نەگۆڕ بۆیە خێرایەکەی گۆڕێت بۆیە هاوسەنگبوونی جێگۆڕی نییە کەواتە ئەو تەری کە جوڵەی جێگۆڕی هەبوو هیچ کاتێک نابێ بکەوێتەوە باری هاوسەنگبوونی جێگۆڕ بەڵام لەبەرەوەی باسی بە خولەکەی نەکردووە ئەڵێن وەکو وایە لە باری هاوسەنگبوونی چی دابێت لە باری هاوسەنگبوونی بەخول دابێت ئەمە بەنسبەت ئەو پرسیاری چوارەمە کە لە پێداچنەوەی بەندی 2 هەیە خوێنکاران گرنگە هەمووتان ئەم پرسیارە بزانن یان ئەم چەند پرسیارە بزانن لەبەرەوەی پرسیاری گرنگ و بابەتی گرنگی تایەتەوە لە وزاری هە لەناو ئەم بابەتەیە دەچەکەین بە شیکارکردنی پرسیارە حسابیەکانی هاوسەنگبوون شیکارکردنی پرسیارە حسابیەکانی هاوسەنگبوون بەڕاستی کۆمەڵێک پرسیاری زۆر گرنگن ئەم پرسیارانە پێویست بەوە ئەکات خۆشە چەند جارێک لە ماڵەوە شیکاریان بکەیت یەکێک لەو پرسیارانە بریتە لە چی بریتە لە پرسیاری دووەمی ڕایەنانی دووی کە پرسیارێکی گرنگە ئەم پرسیارە بە پرسیاری کارگوزارەکە ناسراوە پرسیاری کارگوزارەکە یەکێکە لەو پرسیارانەی کە زۆر دووبارە بێتەوە بۆ لە پرسیارەشەوە دەستمان پێکرد بەڕاستی ئەم پرسیارە تێگەیشتن ئەتوانی بڵێن تایە ئاسانتر لە چاو پرسیارەکانی تردا با ئێمەش لە پرسیارە ئاسانەکانەوە دەست پێ بکەین پاشانەگەینەوە پرسیارانەی کە بەلایەوە قورسە ئەڵە کارگوزارێکی پاکردنەوەی شوشە کێشەکەی 600 نیوتنە کێشی کارگوزارەکە لەسەر لەوحەیەکی هاوچەشن باسمان کرد لەوحی هاوچەشن واتە کێش ئەکەوێتە کوێوە ناوەڕاستەوە کێشی لەوحەکە چەرە 200 نیوتن درێژیەکەی 3 مەترە لە هەردوو سەریەوە بە دوو پەتەوە بە شێوەیەکی شاوڵی هەڵواسراوە هێزی کرژی لە هەر پەتێکدا چەند دەبێت ئەگەر کارگوزارەکە لە دووری 1 مەتر لە سەرێکی پردەکەەوە یان تەختەکەەوە لەوحەکەەوە وەستا بێت خوێنکاران بۆ ئەم بابەتە گرنگە ئەم چەند خاڵی کە پێت ئەڵێم بۆ هەموو پرسیارێکی هاوسەنگ بوون بەڕاستی تۆ جێبەجێی بکەیت بۆ ئەوەی نەکەویتە هەڵەوە و ئاسانکاریت بۆ ئەکات ئاسانکاریت بۆ ئەکات لە شیکارکردنی پرسیارەکانە و تۆ ئەتوانی بە ئاسانترین شێوە پرسیارەکان شیکار بکەیت ئەڵێ لەوحەکەمان درێژیەکەی 3 مەترە ئێمەش ڕسمێک دروست دەکەین ئەمە بریتە لە ئەو لەوحەیکە باسی کردووە درێژیەکەی 3 مەترە کەواتە ئالێرەوە بۆ ئێرە ئەڵێن درێژی ئەم لەوحە بریتە لە چەند مەتر 3 مەتر کێشی لەوحەکەی یاوینەتێ کێشەکە ئەکەوێتە ناوەڕاست ئالێرەوە کێشەکە ئەڵێن چەند نیوتنە 200 نیوتن ئەمە 200 نیوتنەکە کێشی لەوحەکەی دیاریمان کرد کارگوزارەکە پاشان ئەڵێ بە دوو پەتەوە بە شێوەیەکی شاوڵی هەڵواسراوە بەڵێ باشە ئەمە بریتە لە پەتێکیان ئەمەش بریتە لە پەتەکەی تریان ئەم لا ناوانین تی یەکەم کە هێزی کرژیە ئەم لاژ ناوانین تی دووەم کە هێزی کرژیە فەرق ناکات کامیان ئەەکەیت بە تی یەک کامیان ئەەکەیت بە تی دوو هیچ کێشەیەک دروست ناکات لە شیکارکردنی پرسیارەکە چونکە ئیجبار نەکراین کامە هێزی کرژی یەکەمە و کامە هێزی کرژی دووەمە پاشان من ئەزانم ئێستا ئەمە ئەگەر هەمووی 3 مەتر بێت کێشەکە لە تی کرد ئەم لا 1 مەتر و نیو ئەم لاژ 1.5 مەتر هەر 1 مەتر و نیو کەواتە ئێستا توانیم ئەم لاولاژ بەش بکەم کارگوزارەکە کە کێشەکەی 600 نیوتنە لە دووری 1 مەتر لە سەرێکەوە وەستاوە ئیجباری نەکردوین لە لای ڕازدای بنین یا لە لای چێدای بنین لە دووری 1 مەتر لە هەر لایەکیاندانی بە کەیفی خۆت ئێمە ئەڵێین با ئێستاوا دابنین ئەمەش بریتی بێ لە کێشی کارگوزارەکە کە چەند نیوتنە 600 نیوتن لە دووری چەند مەتر وەستاوە لە سەرێکی پردەکە لە دووری 1 مەتر کەواتە ئەگەر دیقەت بیت ئەم قسانە وێنەیەکمان بۆ دروست کرد وێنەیەکی ڕوونکردنەوەی بۆیە بۆ هەموو پرسیارێکی هاوسەنگبوون ئەڵێن چی گرنگە یەکەم جار من بتوانم چی بکەم وێنەیەکی ڕوونکردنەوەی بۆ بگەشم بۆ لەوحەکە پاشان ئاراستەی ئەو هێزانە دیاری بکەم کە چییە کە یاوێتی لەسەر ئێرە من نەزانم کێش و کێشی لەوحەکە و کێشی کارگوزارەکە بۆ خوارەوەیە بۆ ئەوەی ئەم تەنە هاوسەنگ بێت بۆی کارگوزارەکە بە ئاسانی بتوانێت ئەو ئیشەی خۆی بکات ئەو کاری خۆی بکات ئەبێ ئەم لەوحە چی بێت وەستاو بێت کەواتە هێزی دووڕاگرەکە بۆ کوێوەن ئێستا بۆ سەرەوە بۆ بە پێچەوانەی کێوەن بە پێچەوانەی کێشەکانەوەن کە بۆ خوارەوە و دیقەت بە لێرە بەرەنجامی هێزمان تەنها لەسەر پێگنەری چی هەیە وای پێگنەری ئێکسمان نییە ئەمجا ئێستا ئەگەر دیقەت بە وێنەکەمان کێشە بۆ ئەوەی من بتوانم هێزی ڕاگرەکان بدۆزمەوە پێویستە هەردوو مەرجەکە جێبەجێ بکەم مەرجی یەکەمی هاوسەنگبوون چی بوو خوێنکاران مەرجی یەکەم بریتی بوو لە چی بەرەنجامی ئەو هێزانەی
کە کارەکانە سەر تەنەکە بکاتە چەند؟ سفر. چەند هێزکاری تێکردووە؟ 4 هێز. 2 هێز بۆ سەرەوە کە FT1 و FT2 2 هێزیش بۆ خوارەوە کە کێشی لەوحەکە و کێشی کارگوزارەکەن. ئیتر تۆ کاتێکە ئەڵێ بەرەنجامی هێزەکان سفر بێت، هێزی یەکەم بۆ سەرەوە چییە؟ T1. هێزی دووەم T2. ئەوە ئەشتوانی لێرە بڵێ کۆی هێزەکانی سەرەوە یەکسانە بە چی؟ یەکسانە بە کۆی هێزەکانی چی؟ هێزەکانی خوارەوە. کەواتە ئەڵێ کۆی هێزەکانی سەرەوە یەکسانە بە چی؟ کۆی هێزەکانی کوێ؟ خوارەوە. چەند هێز بۆ سەرەوە کاریان تێکردووە؟ 2 هێز. چی؟ T1 زای چی؟ T2. چەند هێز بۆ خوارەوە کاریان تێکردووە؟ 2 هێز. 700 زای چەند؟ 200. کەواتە T1 زای T2 دیقەت بە ئەکاتە چەند؟ 900 نیوتن. باشە. ئایا ئەم مەرجی یەکەمی هاوسەنگ بوونە توانی پرسیارەکەم بۆ شیکار بکات؟ بەتاکید نەخێر. بۆ؟ چونکە چەند نەزانراویتیایە؟ 2 نەزانراویتیایە. کەواتە کاتێککە 2 نەزانراومان هەبێت ئەتوانی بڵێن وەڵا هێزە کڕژیەکانمان دۆزیەوە؟ بەتاکید دەڵێن نەخێر. ئەی چی بکەین ئێستا؟ کەواتە بە مەرجی یەکەمی هاوسەنگ بوون پرسیارەکە شیکار نەکرا بە تەواوی. چی بەکارهێنم اینجا؟ مەرجی دووەم. مەرجی دووەم چییە؟ مەرجی دووەمی هاوسەنگ بوون بریتە لە چی؟ بەرەنجامی زەبر یەکسانە بە چەند؟ سفر. بەرەنجامی زەبر یەکسانە بە سفر. هەر یەکسەر بۆ ئاسانکاری خۆت واتە ئەو زەبرەی ئەبێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میلی کاتژمێر یەکسانە بەو زەبرەی ئەبێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر. خوێنکاران بۆچی ئەم بابەتە وەکو هاوسەنگ بوون شتی کارمان کرد؟ لەبەرەوەی لە ئەوڵەوە وتمان لەبەر ئەوەی ئەم لەوحە ئەبێت بە چی بمێنێتەوە؟ بە وەستاوی. لەبەرەوەی لەوحەکە وەستاوە کەواتە لەوحەکە لەباری چیایە؟ هاوسەنگە. بۆ هاوسەنگ بوونیش من چەند مەرجم هەیە؟ 2 مەرج. مەرجی یەکەمم جێبەجێ کرد، مەرجی دووەمیش ئێستا جێبەجێیەکەین. من ئەزانم بۆ وەرگرتنی زەبر ئەبێت تەوەرەیەکی دیاری کراوم هەبێت، وایە؟ بەڵام لەم پرسیارە چی نێیاومەتێ؟ تەوەرەی نێیاومەتێ. چی بکەم؟ خۆم خاڵێکەکەم بە تەوەرە. هەر خاڵێک دابنێ بیکەیت بە تەوەرە هیچ کێشە نییە. هەر خاڵێک دابنێ بیکەی بە تەوەرە هیچ کێشەیەک نییە. بەڵام هەمیشە یەکێک لەو خاڵانم کە بە تەوەری خولانەوە کە بڕی هێزەکانیان نەزانراوە، نادیارە. ئێستا T1 و T2 بڕی هێزەکانیان چییە؟ نایزانم. بۆیە چی ئەەکەم بە تەوەری خولانەوە؟ ئەمە ئەەکەم بە تەوەری خولانەوە. کەواتە ئەم خاڵە ئێستا ئەەکەم بە تەوەرەی خولانەوە. کاتێکە ئەم خاڵە ئەەکەم بە تەوەری خولانەوە ئەبینم ئیتر ئێستا خولانەوە بە دەری ئەو تاڵە ئەو تەوەرەیە دروستە بێت. ئێستا ئەم دوانە هەردووکیان ئاراستەکانیان بۆ خوارەوەیە، ئەیانوێ بە دەوری ئەم تەوەرەیە بخولێنەوە. کەواتە ئێستا هەر یەکێک لەم دوانە بە چه ئاراستەیەک بە دەوری ئاخولێنەوە؟ بە ئاراستەی میلی کاتژمێر. بۆ ئەوەی بە هاوسەنگی و بە وەستایی بمێنێتەوە ئەبێ ئەم دوانەی سەرەوە ئەم دوو هێزەی سەرەوە چۆن بخولێنەوە؟ بە پێچەوانەی میلی کاتژمێر. کەواتە ئێستا ئەو هێزەبرانی کە بێتەوەی خولانەوە بە ئاراستەی میلی کاتژمێر دیاری یەکەم، ئەوەی بە پێچەوانەی میلی کاتژمێرەوە دیاری یەکەم. پرسیارەکەشی کارکردنەکەی بۆ من ئاسانە بێت. بە ئاراستەی میلی کاتژمێر ئێرە لە تەوەرەکەەوە چەند دوورە؟ 1 مەتر. کەواتە 700 کەڕەتی چەند؟ 1 زائید کێشەکە چەندە؟ 200. چەند لە تەوەرەکەەوە دوورە؟ 1.5. T2 چەند لە تەوەرەکەەوە دوورە؟ هەموو دووریەکە یعنی چەند؟ 3. T1 لەسەر تەوەرەی خولانەوەیە یعنی کەڕەتی چەند؟ 0. بۆ؟ چونکە سەر تەوەرەی خولانەوە ئەڵێم چی؟ ئەڵێم باسکەکەی سفرە. کەواتە ئەم بڕە هەمووی بوو بە چەند؟ 0. ئێستا ئەمە بوو بە T2 یەکسانە بە 700. ئەمە هەرەکاتە 700. ئەمی ژەکاتە چەند؟ 300. سێەکە ئەچێتە ژێرەی کەرتەکە. T2 بە نزیکی ئەکاتە 333 چی؟ نیوتن. کەواتە من توانیم چی بدۆزمەوە ئێستا؟ هێزی کرژی چەنە بدۆزمەوە؟ هێزی کرژی دووەم بدۆزمەوە. بۆیە بە مەرجی دووەمی هاوسەنگ بوون توانیم هێزی کرژی یەکێک لە پەتەکان بدۆزمەوە؟ بەڵێ بەتاکید. بەدانانی لە هاوکێشەی یەکەمدا کە کامە هاوکێشە یەکەم بوو
ئەمە هاوکێشە یەکەم بوو. ئایا ئەتوانم نرخی تی وەنیش بدۆزمەوە؟ بەڵێ تی یەکەم ئەکاتە 900 ناقص تیز دووەکە چێتە ئەو بەرەوەی بەچی ئەبێت بە سالب کەواتە 900 ناقص 333 وەڵامەکە ئەکاتە 567 چی نیوتن کەواتە لەمەوە بۆمان دەرکەوت هەردوو هێزی کرژیەکە توانرا بدۆزرێتەوە بەڵێ تی یەکەم کە ئەکاتە 333 نیوتن تی دووەم کە ئەکاتە 567 بەتاکید هەردوو گیشیان کۆ بکەرەوە ئەکاتەوە چەند؟ ئەکاتەوە 900 ئێمەش باسمان کردووە یەکێک لە مەرجەکانە بێت کۆی هێزەکانی سەرەوە کاتە کۆی هێزەکانی خوارەوە هێزەکانی خوارەوە چەنە؟ هێزەکانی خوارەوە ئەکاتە 700 نیوتن ئەم دوو ژمارەیەش کۆ بکەرەوە هەرەکاتە چەند؟ هەرەکاتەوە 900 نیوتن 200 زائد 900 نیوتن بۆ خوارەوە بۆ ئەوەی بە هاوسەنگی بمێنێتەوە ئەبێ ئەوانەی سەرەوە ژەرکاتە چەند؟ هەرکاتە 900 نیوتن. ئەمە بریتە لە شێوازی شیکارکردنی ئەو پرسیارانەی کە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بە هاوسەنگبوونەوە هەیە کە گرنگە ئەم خاڵانەی من وتم جێبەجێ بکەیت و بتوانی بە ئاسانی پرسیارەکانی پێ شیکار بکەیت. خوێنکاران پرسیارێکی ترمان هەیە هەر لەم بابەتەیە لە هاوسەنگبوون پرسیاری سێمی ڕایانانەکەیە. پرسیاری سێمی ڕایانانەکە لێ دوو کچکێشەکانیان 400 نیوتن و 300 نیوتنە. دوو کچکێشەکانیان 400 نیوتن و 300 نیوتنە. کاتێکە ئەم دوو کچە لەسەر لەو حەیەک دانیشتوون لە هەردوو سەری دارێکەوە دانیشتوون کە درێژیەکەی پێمان ئەڵێت چەند مەترە؟ 2 مەترە. ئەلف کام خاڵ لەسەر دارەکە پێویستە خاڵی ڕاگیربوون بێت بۆ ئەوەی هاوسەنگبوونی بەخول چی لێ بکات؟ مسۆگەر بکات. باشە. ئێمە ڕسمەکە ئەکێشین. ئەمە بریتە لەو دارەی کە ئەم دوو کچە لەسەری دانیشتوون یەکیان کێشەکەی 400 نیوتنە یەکیان 300 بە کەیفی خۆت دایبنێ لەسەر دارەکەیان لەسەر لەوحەکە ئەمەیان ئەگەر باوادا بنین 400 نیوتنەکە بێت ئەم لایەشیان باوادا بنین 300 نیوتنەکە بێت کەواتە ئێستا دیقەت بە کێشەکان لایەکیان 400 لایەکیان 300 خۆی پێیوتوید لە هەردوو سەری دارێکەوە دانیشتوون لەم لا و لەولا باشە خاڵی ڕاگیربوون پێویستە لەکوێ بێت بۆی هاوسەنگبوونی بەخول مسۆگەر بکات کەواتە تەنها مەرجی چی بەکارێنم هاوسەنگبوونی بەخول چکە باسی چی نەکردووە خۆی باسی هاوسەنگبوونی جێگۆڕ و باسی هێزەکانی نەکردووە کەواتە دوو کێشەکەی یاومەتێ مەرجی هاوسەنگبوونی بەخول جێبەجێ یەکەم و تەنها بۆ بابەتە من ئەزانم ئەو تەنەی کێشەکەی زۆرە ئەبێ باسکەکەی چی بێت کەم بێت ئەو تەنەی کێشەکەی کەمە بۆ ئەوی قەرەبووی هاوسەنگبوونەکە بکاتەوە بێ باسکەکەی زۆر بێت کەواتە ئێستا باوادا بنین ئەم خاڵە بریتێ لە خاڵی هاوسەنگبوون یان چەقی بارستایی یان تەوەرەی خولانەوە ئێستا هەموو درێژی لەوحەکە چەند مەترە خوێنکاران 2 مەتر هەموو درێژی لەوحەکە 2 مەترە ئەگەر دووری ئەو کچەی کە 300 نیوتنە لە خاڵی جێگیربوونەوە بە دی دابنین یعنی لێرەوە بۆ ئێرە بڵێن چی ئەمە دی ئایا ئەمی تریانەوێ بەچی ئەبێ بە هەمووی ناقص دی یعنی هەمووی چەنە 2 ئەم بەشەی لێ دەرەکەم کەواتە ئەمە بێ بەچی 2 ناقص دی بۆ یاڵێن دووری ئەو کچەی کە 400 نیوتنە لە خاڵی جێگیربوونەوە ئەبێ بەچی 2 ناقص دی ئێستا من هێزەکانم هەیە و باسکەکانیشم هەیە دەسەکەین بە مەرجی هاوسەنگبوونی بەخول مەرجی هاوسەنگبوونی بەخول چی بوو بەرەنجامی زەبر یەکسانە بە چەند 0 باشە ئەگەر ئەمە تەوەرەی خولانەوە بێت ئەم کچەیان ئەوێ بە دەوری تەوەرەکەیان بەم ئاراستەیە بخولێتەوە یعنی بە ئاراستەی کوێ میلی کاتژمێر ئەم کچەیان ئەوێ بە دەوری تەوەرەکەیان چۆن بخولێتەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر کەواتە زەبری میلی کاتژمێر یەکسانە بەو زەبرەی کە بە پێچەوانەی میلی کاتژمێر بە دەوری تەوەرەکەیان وەریەگرێت ئێستا ئەمە چەند نیوتنە 300 هێزەکەمان 300 زەبر ناڵێن FD ئەی مامۆستا بۆ ساینەکە نانووسین چونکە ئەستوونە لەسەری ساینینەوەیە و ئەکاتە یەک کەواتە هێز کەڕەتی باسکەکەی 300 کەڕەتی چەند دی ئەی ئەمەی تریان 400 کە هێزەکەیە کەڕەتی
2 ناقص چەند دی 400 کەڕەتی 2 800 ناقص 400 دی یەکسانە بە چەند 300 دی ئەم ناقسە چێتە ئەو بەر 800کە لێرە ئەمێنێتەوە ئەبێ بە چەند 700 دی دی ئەکاتە چەند دی ئەکاتە 800 دابەشی چەند 700 وەڵامەکە ئەکاتە 1.14 چی مەتر 1.14 مەتر کەواتە دووری ئەو کچیان کە 300 نیوتنە لە تەوەری خولانەوە چەندی کرد 1.14 مەتر باشە ئەگە دووری ئەو کچیان کە دووری ئەو کچەی کە چەنە 300 نیوتنە ئەو دووری ئەو کچە وەرگریم کە 400 نیوتنە چەند دوورە ئەڵێن 2 ناقص چەند دی 2 ناقص 1.14 کە دۆزیمانەوە ئەکاتە 0.86 مەتر ئەگەر ئەمە 1.4 بێت بە دڵنیاییەوە ئەم لا چەنە 0.86 هەردووکیشی کۆبکەرەوە ئەکاتە چەند ئەکاتەوە 2 مەترەکە کەواتە ئێستا ئەم لا 1.4 و لاش 0.86 ڕاست دەرچوو بەڵێ خۆشم دڵنیام کە ئەو تەنەی کە کێشەکەی کەمە ئەبێت باسکی خولانەوەکەی چی بێت زۆر بێ بەڵام ئەوەی کە کێشەکەی زۆرە لە خاڵی ڕاگیربوونەوە بێ نزیکتر بێت ئەمە بەنیسبەت چی بەنیسبەت لقی ئەلفەکەی کە بەڕاستی دووبارەی یەکەمەوە پێویستە یەکەم شت بۆ ئەم بابەتە تۆ چی بکەیت پێویستە یەکەم شت بۆ ئەم بابەتە تۆ بێیت وێنەیەکی بۆ بکێشیت کە وێنەکە دیاری کرد هێزەکانی لەسەر دیاری بکەیت کێشەکان دیاری بکەیت ئاراستەکانیان دیاری بکەیت دواتر تەوەرەی خولانەوە گەر خۆی یابووی زۆر باشە ئەگەر نەی یابوو خۆم خاڵێک بکەم بە تەوەرەی خولانەوە ئەمجا هەمانم پرسیارە ئەڵێ چی ئەڵێ ئەم جاریان چییە دوو کچیتر هاتوون لە تەنیژەم دوو کچە لای ئەم دوو کچە دانیشتون بۆ یاریکردنەکە ئەم دوو کچە کچێکیان 225 نیوترە لە دووری 0.2 مەتر لە دووری 0.2 مەتر ئەگەر وێنەکە هەر لە بەردەم تا بێت وێنەکە ناسڕمەوە وێنەکەی خۆیەتی من ئێستا باسکەکانم دۆزیوەتەوە کچێک لێرە دانیشتووە ئەلێرە وتوێتی چەرە 225 نیوتن 225 نیوتن ئەڵێ 0.2 مەتر لێرە دوورە 0.2 مەتر لە 400کە دوورە ئایا ئەو کچەی تریان لەکوێ دابنیشێت بۆ ئەوەی بتوانێت چی بکات هاوسەنگبوونی بەخول جارێکتر ئەڵێ لەکوێ شوێن ئەی نازانم کەواتە باوا دابنین ئەمەش بریتە لە کچەکەی ترکە کێشەکەی پێی وتوین چەند نیوتنە 325 نیوتن هەر بە هەمان شێوە هەمان وێنە لە بەرچاوایە ئێمە 300 نیوتنەکەمان دۆزیەوە چەند دوورە 1.4 325 نیوتنەکە کچەکەی ترە ئەبێ لای سیاسەکە دابنیشێ بۆی هاوسەنگبوونی بەخول چی لێ بکات مسۆگەر بکات چەند دوورە نایزانم جارێکی تر ئەمیش بەچی دانم بەدی دانم ئەم کچەی تر کە 400 دۆزیمەوە چەند دوورە 0.86 225 کە لای 400کە دانیشتووە ئەڵێ چەند لە 400کە دوورە 0.2 ئێ باش ئەی چەند لە تەوەرەی خولانەوەکە دوورە ئەمە گرنگە و نەکەویتە هەڵەوە 0.66 چونکە هەمووی 0.86 ئەگەر 0.20 لێ دەرەکەین چەند ئەمێنێتەوە 0.86 بە هەمان شێوە بە وەرگرتنی مەرجی دووەم کە بەرەنجامی زەبر ئەکاتە چەند ئەکاتە 0 ئایا ئەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میری کاتژمێر یەکسان نییە بەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە پێچەوانە میری کاتژمێر بە تاکید ئێستا ئەگەر من بێت و زەبر بە دەوری خاڵی جێگیربووناوە بگرم ئەمە چەنە 400 چەند دوورە 0.86 زائید کێشی ئەم کچەیان 225 چەند دوورە تکات لە یەکەم ئەلێرەیە ئەگەر قەڵەمت بەدەستەوەیە خەت بێنە بە ژێریا لە کتێبەکە دوتێری 0.2 لە 400کە دوورە بەڵام من دووریم لە 400کە ناوێت دووریم لەکوێوێت لە خاڵی هاوسەنگ بوون کەواتە هەموو خاڵی هاوسەنگ هەموو دووریەکەی 400کە 0.86 ناقص 0.2کە ئەکاتە 0.66 یەکسانە بە ئەم کچەیان 300 نیوتن چەند دوورە 1.4 زائید 325 ئەو کچەیە کە نازانم چەند دوورە بەچی دایانێم بە دی چییە؟ دی دووریەکەیەتی ئەڵێ چەند دوورە نازانم ئەوەی کە گرنگە تۆ بیزانیت ئەم لێەوە نرخی دیەکە ئەدۆزینەوە خۆ دەتوانانی بە حاسیبە نەتیجەکە دەرکەی ئەکاتە 0.46 چی مەتر کەواتە هەر چوار
دووریەکەمان زانی ئەمە پوین 1.14 .66 .66 ئەمەژە کاتە چەند .46 متر. ئەمە بەنیسبەت دۆزینەوەی ئەم پرسیارە کە پرسیارەکە چەند جارێک پرسیاری هاتوۆتەوە پرسیارە لە وزاری هاتوۆتەوە و تەلەبەش زۆرینەی ئەیزانێ و ئەگەر یەک جار باش تێی بگات و جوان شیکاری بکات ئەتوانێت بە ئاسانی وەڵام باتەوە. من ناوم ڕێژان سەلام ڕەسوڵە سپاس بۆ خۆم ساڵتوانیم دمرێنەوە حەوت بەدەست بێنم خوێندکار بم لە پەیمانگەی سلێمانی ئێوە شەگەرەتانەوە نمرێکی باش بەدەست بێن و ئایندێکی باشتان هەبێ سەردانی پەیمانگەی سلێمانی بکەن. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە.